هذه المزرعة هي المزرعة الأولى في هذا القرن. بەخێر بن بۆ مەراسیمی هەشتەمین ساڵوەگەری جۆنۆسایدی ئیزیدیانی شەنگال. ئامادەبوونتان نیشانەی ڕێز و وەفاداریتانە بۆ شەهیدانی شەنگال و شەنگالیەکان. بە ڕێزان ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی کۆمیتەی ئامادەکاری مەراسیمەوە داوەتان دەکەم بۆ دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاڵی شەهیدان. ئێمە لێرە نامانەوێت باسی ئەوە بکەین کە کێبوونەوانەی ئێزیدیەکانیان پاراست، کێبوونەوانەی کە ئێزیدیەکانیان تەسلیم کرد، بەڵام ئەوە دەڵێن کە هێڵێکی خیانەت بەردەوامە و تا ئەمڕۆ بەردەوامە و سەبەبکاری هەموو ئەو جینۆساید و قوربانیانەیە کە بەداخەوە هێزی کوردی، دەسەڵاتی کوردی ڕۆڵی هەبێ لەوەدا. و شەهیدان حقیقەتی مێژوویمانن. شەهیدان دەبنە شاهێدی ئەو ڕاستیانەی کە چێ توانی کەلتور و فەرهەنگە جیاوازەکان بپارێزێ و کێ بوون ئەوانەی کە سواری ئۆتۆمبیلەکانیان بوون و کۆمەڵگەی ئێزیدی و خاکەکەی و نیشتیمانەکەیان بەجێهێشت و هەمووانیان تەسلیم بە دڕندەترین تیرۆریستی سەردەم کرد کە داعش بوون بە هاوکاری دەوڵەتی داگیرکاری تورکی. هەتا ئەمڕۆ 3500 لە خوشک و دایکەکانمان لە بەردەستی تیرۆریستانی داعشدان بەداخەوە. و هەمومان دەزانین کە یەکێتی ئەوروپا، پەرلەمانی ئەوروپا، نەتەوە یەکگرتووەکان ئەم کارەساتەی ئەم جینۆسایدەی بە جینۆساید بە فەرمی ناساندووە. بەڵام یەکێک لەو خاڵانە کە پێویست بووە و ئیجراعات بگیرێتە بەر ئەوە بوو کە دادگایی بکەران و هۆکەرانی ئەم کۆمەڵکوژیە بکرێت کە بە باوەڕی ئێمە ئەگەر دەست نەگاتە لایەنە سەرەکیەکان، بەڵام دەست دەگاتە ئەوانەی کە شەنگاریان بێپاراستن بەجێهێشت بەڕاستی. کۆمەڵگەی ئێزیدیان لە چەکەکانیان واڵا کرد و چەکەکانیان کۆکردنەوە بۆ ئەوەی کە ببن بە پاروێکی ئاسانتر بۆ داگیرکاران، بۆ تیرۆریستان. دیارە کارەساتی شەنگال مێژوویەکی زۆر درەنگ نییە، یعنی زۆر نزیکە لە ئەو کارەساتانەی کە ڕۆژانە پەیڕەوەکرێ لەلایەن دوژمنانەوە. دیارە ئەم مێژووە بە کۆڵی هەمومانەوەیە. کارەساتێکە لە مێژوودا تۆمار کراوە جگەر بڕە. شەنگال بوو بە دەستە خوشکی هەڵەبجەی شەهید، بوو بە دەستە خوشکی گەرمیانی 182 ئەنفال کراو. بۆیە ئێمە وەکو گەلی کورد شەرمەزاری ئەو دەستدرێژیانە، ئەو کارەساتانە کە لەلایەن دەوڵەتە زلهێزەکان و پاڵپشتی ئەکرێن بۆ سەرگەلی ئێمە. 30 تەباغا 2014 بە هەموو ئێشاخوا، بە هەموو ئازاری خوا، بە هەموو نەخۆشیە گۆبخۆرە ئانیە دوێ ڕۆژێ دەژی گەلێ ئیزیدی ئیدی گۆتیە بەسە شقڕکردنێرە، گۆتیە بەسە شکوشتنێرە و ئیدی برەنگێکی ئازاد ئەس دخوازم ژیان بکەم. ji bo wê jî di nava 8 salên bûrî da hêzên parastinê hatine avakirin, ya beşew ya jeşe hate avakirin, asayîşa êzdîxanê hatiye avakirin, meclisên rêveber wekî rêveberiya Xweser ya êzdîxanê hatiye avakirin, mecalisê jin hatine avakirin. İradeya gelê êzîdî care yekemîn piştî vê karasetê de dest pê kiriye. Dibe ku eşeke gelek girana, dibe ku birîneke vekiriye got tu carî neyê girtin. Her ku ev rojwerê bîra kîjme wê hemû datayên vê rojê werne bîrama. Bi hezara insan aware bûne, bi hezara insan dîl hatine girtin, bi hezara insan neçar mane goj milk û malê xwe derkevin, bi hezara insan îro neçarin got dervî şengalê jiyan bikin. Lê rastiya dî jî heye ku gelê êzîdî bi alîkariya hêzên parastinê eger HPG bê, heger YPG bê cara yekemîn bi rengekî vekirî ji tevahiya dinyayê re got îdî ez vê qirkirinê qebûl nakim.
ئیدی ئەس vê کوشتنê قبول nakim û ئیدی ez bê îradebûnê قبول nakim. ئێمە ڕاستە لە پەرلەمانی عێراقا لە 2016 ئەم تاوانە بە تاوانی جینۆساید ناسیاندرا. بەڵام ئایا چنێ سوودیگەیان بەو کۆمەڵکوژیە گەورەیە؟ لە ساڵی بە یاسای ژمارە 8 لە ساڵی 2021 یاسایەک دەرکرا بە ناوی تاویزاتی ناجیات، قەرەبووکردنەوەی ناجیەکان، ناجیاتی یەزیدیات. ئایا ئەم چەند توانی بچێتە جێبەجێکردنەوە بەداخەوە؟ ئێمە وا زیاتر لە ساڵێ بەسەر ئەو یاسایەتێ پەڕەیەکە و یاسایە باس لەواکە کە چۆن تۆ بتوانی قەرەبوویان بکەیتەوە. ئەم قەرەبووکردنەوە لە ناو یاساکەیە باس لەواکە کە ئەبێ بەڕێوەبەرایەتێکی گشتی دابنرێ، بەڕێوەبەرێکی ژن دابنرێ، بۆی زیاتر لە نزیکەوە ئەو بەڕێوەبەرە ژنە ئەبێ، ئەو بەڕێوەبەرە ئەبێ ژن بێ، بۆی بتوانێت لە نزیکەوە کێشەکان و بتوانێت بە زووترین کات ئەو هەموو بەڵگانە کۆ بکاتەوە لەسەر ئەو تاوانە گەورەیە. بەڵام بەداخەوە تاوانێکی وا گەورە بە دروستکردنی بەڕێوەبەرێتیەک کۆتایی پێە. ئێمە هەمومان نەزانین کاتێ هەر دەوڵەتێک کە ئەوێت تاوانێکی وا گەورە بە جینۆساید بناسیێنێ ئەبێ ئەو دەوڵەتە ئینزیمامی کردبێ بۆ دادگای نێودەوڵەتی. بەداخەوە تا ئێستا لە عێراق ئینزیمامی نەکردووە بۆ مەحکەمەی لاهای. کەواتە هەمووانەی ئێمە کە کردومانە و ئێستاش کە ئەمانەوێ بکەین تەنها لە چوارچێوەی وڵاتێکی بچووکە وەکو عێراق ماوەتەوە.